کتێبخانەی دەنگی خەزان، ناوی پەرتووک لە پێشوازی ڕەمەزان، لە نووسینی هۆشیار نەسرەددین، خوێندنەوەی مەروە بەرزان. کاری دەنگی ستافی کتێبخانەی خەزان. پەرتووکی لە پێشوازی ڕەمەزان، لە نووسینی هۆشیار نەسرەددین. پێشەکی نووسەر: الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد. ئەم نووسینەی بەردەستت لە پێشوازی ڕەمەزان گوزەرێکی خێرایە وەک بیرخستنەوەیەک بۆ زۆرێک لە بابەتەکانی پەیوەست بە ڕەمەزانەوە، وەک ڕوونکردنەوەیەکی خێرای ئەحکامەکانی هەریەک لە ڕۆژوگرتنی پێش ڕەمەزان، ڕۆژووی ڕۆژی شەک، بینینی مانگ، نیەتهێنان، پارشێوکردن، واجب و سوننەت و بەتاڵکەرەوەکانی ڕۆژوو، نوێژی تەراویح و شەونوێژ، دەشەوی کۆتایی و شەوی قەدر، زەکاتی فیتر و نوێژی جەژن و ئادابەکانی ڕۆژی جەژن، لەگەڵ چەند بابەتێکی تری پەیوەست بە ڕەمەزانەوە لە ڕووی تەرهیب و تەرغیبەوە بۆ بەخۆداچوونەوە و ئارزومەندبوون لە بەدەستهێنانی پاداش. بۆ نووسینی ئەم کتێبە زۆر سوودم بینیوە لە کتێبی زادالسائمی محەممەد ساڵح منجد، خوای گەورە پاداشتی بداتەوە. لە کۆتاییدا لە خوای پەروەردگار تکامە لێمان وەرگرێ و بەبێتەمایی سوود بۆ نووسەر و خوێنەر و قبوڵی پێببەخشێ. وصلى الله وسلم على رسولنا محمد وعلى آله وصحبه أجمعين. تامەزرۆیی گەیشتن بە ڕەمەزان. پێشینی چاکمان ڕەحمەهم الله بە چەند مانگ پێش ڕەمەزان خۆیان ئامادە دەکرد بۆ ڕەمەزان و تامەزرۆی گەیشتن بوون بۆ مانگە پیرۆزە و ئەیان فەرموو: اللهم بلغنا رمضان. کاتێکش دەگەشتنە ڕەمەزان بە باشترین شێوە عیبادەتیان تێدا دەکرد. فەزڵی گرتنی مانگی ڕەمەزان. دوو پیا و پێکەوە موسڵمان بوون، یەکێکیان هەوڵ و کۆششی زیاتر بوو لەوی تر و بەشداری غەزای کرد و شەهید بوو. ئەوی تریان دوای ساڵێ وەفاتی کرد. تەڵحە دەڵێ: لە خەودا بینیم من لای دەرگای بەهەشتم، دەبینم ئەمە هەردووکیانە. سەرەتا مۆڵەت دراوە ئەوەی دووەم وا ساڵێ دواتر وەفاتی کرد و پاشان مۆڵەت دراوە ئەوەی یەکەم وا شەهید بوو. پاشان بە من وترا: بگەڕێوە تۆ هێشتا کاتت نەهاتووە. تەڵحە بەیانی خەوەکەی باس کرد. خەڵکی سەیریان هات. گەشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم و بۆیان باس کرد. فەرمووی: لە چ شتێکی ئەوە سیرتان دێ؟ وتیان: ئەی پێغەمبەری خودا، ئەوەیان هەوڵی زیاتر بوو پاشان شەهید کرا، کەچی ئەوی تریان لە پێشدا چوە بەهەشتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: بەگەر ساڵێ دوای ئەوە نەمایەوە؟ وتیان: بەڵێ. فەرمووی: گەشتە ڕەمەزان و ڕۆژووی گرت ئەوەنە و ئەوەنە ڕکات نوێژی نەکرد لە ساڵەکە؟ وتیان: بەڵێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: دەی نێوانیان لە نێوانی ئاسمان و زەوی دوورترە. ئامادەکاری بۆ ڕەمەزان. زۆر ڕۆژوگرتن لە پێش ڕەمەزان. عائیشە ڕەزای خوای لێبێت دەڵێ: نەمبینیوە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هیچ مانگێکی تر بە ئەندازەی شەعبان ڕۆژوو بگرێ. دانەوەی قەرزەکانی ڕۆژووی ڕەمەزانی پێشوو. عائیشە ڕەزای خوای لێبێت دەڵێ: قەرزاری ڕەمەزان ئەبووم، نەمدەتوانی بیگێڕمەوە تەنیا لە شەعبان نەبێ. تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای پەروەردگار، دوعاکردن بۆ گەشتن بە ڕەمەزان وەک لە پێشتر باسمان کرد، اللهم بلغنا رمضان، خۆشارەزاکردن لە پوختەی ئەحکامەکانی، خۆ ئامادەکردن بۆ عیبادەتکردن تیایدا بە تایبەتی قورئان و خوێندن و بەخشین و عومرە و ئیعتیکاف، وازهێنان لە هاوڕێی بەتاڵ و بێئیش و هاوڕێیەتی کەسی هیممەت بەرز و خاوەن ئاکاری جوان، کۆتایی هێنان بەکار و وەزیفەی قورس بۆ ئەوەی بەتاڵی ئامادەی گرتنی ڕۆژۆکەی و شەونێژەکەی ببی، خۆ سەرقاڵکردن بە قورئان خوێندنەوە، چونکە ڕەمەزان مانگی قورئانە. 2 ڕۆژ پێش ڕەمەزان. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ: پێش ڕەمەزان مەکەون بە گرتنی ڕۆژێ یان 2 ڕۆژ، مەگەر کەسێک عادەتی ڕۆژوگرتنێکی هەبێ. زانایان دەڵێن
پێشوازی لە ڕەمەزان مەکەن بە ڕۆژوو گرتن لەسەر نیەتی احتیاج بۆ ڕەمەزان. نابێت پێش هاتنی مانگی ڕەمەزان بە ڕۆژێکیان 2 ڕۆژ ڕۆژوو بگیرێ بە نیەتی ئەوەی نەوەک ڕەمەزان بێت و ئێمە لێمان خوارد بێ، مەگەر کەسانێک عادەتی گرتنی ڕۆژوویەکی هەبێ و لەسەری بەردەوام بێ وەک گرتنی ڕۆژناڕۆژێ یان گرتنی هەموو دووشەمە و پێنجشەمانێ، ئەو کاتە بۆ کەسە دروستە. هەروەها بۆ کەسانی ڕۆژووی ڕەمەزان یان ڕۆژووی نەدر قەرزارن دیسانەوە دروستە، بەڵام بیخاتە کاتێکی تر لەبەر ئەم نەهیە باشترە والله ئەعلەم. ئەو فەرمودەیەش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر شەعبان نیوە بوو ڕۆژوو مەگرن، ئەگەرچی هەندێ لە زانایانی وەک ئەحمەد و یەحیای کوڕی مەعین و بەیهەقی ڕەحمەهم الله بە زەعیفیان داناوە، بەڵام هەندێ لەو زانایانی دیکە کە بە سەحیحی دەزانن دەڵێن دیسانەوە ئەمە بۆ کەسانێکە کە عادەتیان نییە ڕۆژوو بگرن با لە دوای 15 شەعبانەوە ڕۆژوو نەگرن بۆ ئەوەی بەهێز بن لە پێشوازی مانگی ڕەمەزان. ڕۆژی گومان یەوم الشک. یەوم الشک چییە؟ ئەو ڕۆژەیە کە باز دەکرێ مانگ بینراوە بەڵام جێگیر نەبووە کێ بینیوێتی، یان کەسێک بینیوێتی بەڵام شاهیدی وەرناگیرێ، یان 2 فاسق بینیویانە و شاهیدیان وەرناگیرێ. ڕۆژوگرتنی یەوم الشک حرامە و دروست نییە. سیلەی کوڕی زوفەر دەڵێ لای عەمار بووین لەو ڕۆژەی کە گومان دەکرا ڕەمەزانە یان شەعبان، مەڕێکی برژاویان هێنا، هەندێک کەس دوور کەوتنەوە و لیان نەخوارد. عەمار وتی هەر کەسێ ئەم ڕۆژە بگرێ سەرپێچی باوکی قاسمی کردووە صلی الله علیه وسلم. ترمذی ڕەحمەهو الله ئەڵێ فەرمودەکە حەسەن و سەحیحە، کردەوەی زۆربەی ئەهلی علمی لەسەرە لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و تابعینی دوای ئەوان. ئێوارەی 29 شەعبان. سنەتە ئێوارەی 29 شەعبان چاودێری بینینی مانگ بکرێ، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ڕۆژەکانی شەعبان بژمێرن لەبەر ڕەمەزان. هەروەها لە ڕیوایەتێکی تر ئەفەرموێ بە بینینی مانگ ڕۆژوو بگرن و بە بینینی بیشکێنن، ئەگەر لێتان دیار نەبوو ئەوە 30 شەعبان تەواو بکەن. ئایا بینینی مانگ بە ئامێرە پێشکەوتووەکان دروستە؟ هەردوو زانای سەردەم ئیبن باز و ئیبن عوثەیمین ڕەحمەهم الله دەڵێن دروستە بینینی مانگ بە ئامێرە پێشکەوتووەکان لەبەر ئەوەی بینینە بە چاو نەک بە حیسابی فەلەکی. یەکەم شەوی ڕەمەزان. دوای ئەوەی مانگ بینرا و یەکەم شەو هات ئەم چەند ئامۆژگاریە لەبیر مەکە. شکری خوددا بکە بەوەی گەشتی بە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان. پیرۆزبایی لە یەککردن بە گەشتن بەم مانگە پیرۆزە و دوعاکردن بۆ یەکتر بەوەی خوددا یارمەتی دەربێ لەسەر جوان بەسەربردنی. ڕازگۆیی لە تەوبەکردن، نەک تەنیا دواخستنی تاوانەکان بۆ دوای ڕەمەزان. بەداخەوە زۆرێک تەنیا لە مانگی ڕەمەزان نوێژ دەکات یا قورئان دەخوێنێ یا واز دێنێ لە گوێگرتن لە گۆرانی و هەتا دوایی. خۆپاڵفتەکردن و پاکردنەوەی نەفس لە هەموو خۆیەکی خراپ و زویربوونێک لەگەڵ خوشک و برایانی ئیماندارت. نەنگیە شەیتان بەسرا بێتەوە و تو هێشتا سەرپێچی بکەی. ئەگەر هەبوو بووی هەواڵی خزم و دۆست و دراوسێ و هەژارەکەت بزانە باوەکو برسێتی و هەژاریان لەسەر کۆ نەبێتەوە. ئەگەر نەبوو بووی سەبر بگرە و زیادەڕەوی مەکە لە خواردن ئامادەکردن. نیەتی ڕۆژوو. نیەت مەرجە بۆ هەر کردەوەیەکی چاک. ڕۆژوش کردەوەیەکە لە کردەوە چاکەکان و پێویستی بە نیەتە. کاتەکەی پێش نوێژی بەیانیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموێ هەر کەسێ لە شەودا نیەتی ڕۆژووی نەبێ ڕۆژووی بۆ نییە. شێوازەکەی نیەت بریتێ لە گرێدانی دڵ، عەزم لەسەر ئەنجامدانی شتێک و پێویست ناکە بەدەم بوترێ. هەروەها هەر کەسێ پارشێو بکە بە نیەتی ڕۆژوگرتن هەر دروستە. دووبارەکردنەوەی نیەت. لای جمهوری زانایان ڕەحمەهم الله دەبێ بۆ هەر ڕۆژێ نیەت تازە بکەیتەوە، چونکە هەر ڕۆژێ عیبادەتێکی سربەخۆیە و لای مالک ڕەحمەهو الله یەکجار نیەت هێنان بۆ هەموو مانگەکە دروستە. پارشێو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموێ پارشێو بکەن چونکە لە پارشێودا بەرەکەت هەیە. لە بەرەکەتەکانی پارشێو شوێنکەوتنی سونەت، پێچەوانەی گەور و جوولەکە، یارمەتیدەرە بۆ ڕۆژوو، یارمەتیدەرە بۆ ئەنجامدانی نوێژی بەیانی لە کاتی خۆیدا،
کاتەکەی کاتی وەرگیرانی نزە و پاڕانەوەیە، کاتی ئیستەغفرڵڵا کردنە. کاتێ بە پارشەو ئەوترێ پاشەو کە دوای نیوەی شەو بکرێن، نەک پێش نیوەی شەو. بەداخەوە خەڵکی ئێستا لە سونەتی ژیان کە خودا عەزەوەجەل داینەوە لایەنداوە و شەو تا درەنگێ یاخود تا بەیانی ناخەون، کەمەش زیانی بۆ جەستە هەیە و هەروەها دەبێتە هۆی تەمەڵی لە ئەنجامدانی نوێژی بەیانی و باقی عیبادەتەکانی تر. یان کەسانێک تا نزیکی کاتی پارشە و نوێژی بەیانی بێدارن و خەریکی کات بەفیڕۆدان و خواردن و خواردنەوەن و کە دەگاتە ئەو کاتە پڕبەرەکەتە دەخەون و هەم پەرشەوەکە کە بەرەکەتەکە و هەمیش نوێژی بەیانیان لەدەست دەچێ. مژدەیەک بۆ ئەوانەی پارشەو دەکەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ پارشە و خواردنی بەرەکەتە، هەرگیز وازی لێ مەهێنن ئەگەر قومە ئاوێکیش بووە، چونکە خودا عەزەوەجەل و فریشتەکانی سەڵاوات دەدەن لەسەر ئەوانەی پارشەو دەکەن. زانایان ئەفەرمون سەڵاواتی خودا عەزەوەجەل لەسەر بەندەکانی بریتیە لە ڕەحمەت و ڕازیبوون و سەڵاواتی فریشتەکانیش بریتیە لە نزاکردن و داوای لێخۆشبوونکردن بۆیان. جا چ مژدەیەک لەوە گەورەترە کە تۆ هەستی بۆ پاشێوکردن بۆ ئەوەی یارمەتی دەربێ لەسەر ڕۆژووی ڕۆژەکەت کە ماندوو نەبیت و برسی و توین و نەبی، لە هەمان کاتدا خودا عەزەوەجەل و فریشتەکانی سەڵاواتت لەسەر بدەن. ڕاهێنانی منداڵان لەسەر ڕۆژوگرتن. زۆر گرنگە دایکان و باوکان منداڵەکانیان ڕابێنن لەسەر ڕۆژوگرتن، چونکە بەڕاستی هەر شتێک منداڵ هەر لە سەرەتاوە ڕابێنرێ لەسەری دواتر کە گەورە بوو ئاسان دەبێ لای. ڕوبەیعی کچی موعەویذ ڕەزای خوای لێبێت سەبارەت بە ڕۆژووی عاشورا دەڵێ ئێمە ئەو ڕۆژەمان دەگرت و بە منداڵەکانیشمان دەگرت و لە خوری یاریمان بۆ دروست ئەکردن. ئەگەر یەکێک لەوان بۆ خواردن بگیرایە ئەوە یاریەمان پێدەدا تا ئێوارە. ئەم فەرموودەیە بەڵگەیە بۆ ڕاهێنانی منداڵان لەسەر ڕۆژوگرتن. خۆشەویستکردنی ڕۆژوو لای منداڵان. خۆشەویستکردنی ڕۆژوو لای منداڵان بە چەند ڕێگایەک دەبێ، لەوانە کڕینی دیاری بۆیان ڕۆژانە، پێشبڕکێ دروستکردن لە نێوان ئەندامانی یەک خێزان یان هاوڕێ و دراوسێ و خزم و دانانی خەڵات لەسەری و بە نەرمی پێیان بوترێ خۆشەویستمان صلی الله علیه وسلم ڕۆژووی دەگرت. ئێمە کاتێ وەک ئێوە منداڵ بووین ڕۆژوومان دەگرت. هاندانیان لەسەر ئارامگرتن هەر کاتێ داوای خواردنیان کرد بەوەی کە هاوڵان ڕزای خۆیان لێبێت کردیان یاریەک یان شتێکیان بدرێتە دەستەوە و یا یاریەکیان لەگەڵدا بکرێ، نەک مۆبایل و ئایپاد و ئەوانیان بدرێتە دەستەوە کە زیانی بۆیان هەیە. بیرهێنانەوەیان بە پاداشتی ڕۆژوو. فەزڵەکانی مانگی ڕەمەزان. گومانیتیان نییە کە ڕۆژووی مانگی ڕەمەزان یەکێکە لە پایەکانی ئیسلام و عیبادەتێکی گەورەیە موسڵمانان خۆی پێنزیک دەکاتەوە لە پەروەردگاری. لێرەدا بە پوختی هەندێک لە فەزڵەکانی مانگی ڕەمەزان دەژمێرین. ڕەمەزان بۆ ڕەمەزان دەبێتە هۆی سڕینەوەی تاوانەکانی نێوانیان. دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت ناوی ڕەیانە و تەنیا لە ڕۆژوگرانی لێوە دەچێتە ژوورەوە. عمرەیەک لە ڕەمەزان یەکسانە بە حەجێک لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆنی دەمی ڕۆژوگران بەهۆی نەخواردن و نەخواردنەوەوە لە بۆنی میسک لای خوددا خۆشەویسترە. هەر کەسێ ڕۆژووی مانگی ڕەمەزان بگرێ و باوەڕی وابێ خودا عەزەوەجەل واجبی کردووە لەسەری و چاوەڕێی پاداشتەکەی بکات لە هەموو تاوانەکانی پێشووی خۆشە بن. لە ڕەمەزاندا نوێژی تەراویح و شەوی قەدر هەیە کاوە لە شوێنی خۆی باسی گەورەیان دەکەین. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە خودا عەزەوەجەل خۆی دەفەرمێت ڕۆژوو بۆ منە و خۆم پاداشتی لەسەر ئەدەمەوە. ڕۆژووی مانگی ڕەمەزان لەسەر کێ واجبە؟ لەسەر کەسێ واجبە ئەم بەرجانەی تێدا بێ، موسڵمان بێ، خاوەن عەقڵ بێ واتە لەسەر بەخشرا و شێت واجب نییە، باڵغ بێ واتە لەسەر منداڵ واجب نییە، توانای ڕۆژوگرتنی هەبێ واتە نەخۆش نەبێ یان زۆر بەسەڵاتچوون نەبێ، هیچتەجێ بێ واتە لە سەفەر نەبێ. پایەکانی ڕۆژوو. ڕۆژوو چەند پایەیەکی هەیە کە پێویستە کەسی ڕۆژوگەر ئاگای لێ بێت بۆ ئەوەی ڕۆژۆکەی بەتاڵ نەبێتەوە. نیەتهێنان کە پێشتر باسمان کرد، خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە، خۆگرتنەوە لە جوودبوون جیماع، خۆنەڕەشاندنەوە بە خۆویستی. ئەوانەی ڕۆژوو بەتاڵ دەکەنەوە. ئەوانەی ڕۆژوو بەتاڵ دەکەنەوە یان لە خۆخاڵیکردنەوەکانە وەک خۆڕەشاندنەوە بە خۆویستی و جوودبوون و حەیز یان خۆپڕکردنەوە وەکو خواردن و خواردنەوە بە خۆویستی.
بۆ زیاتر شارەزابوون و ئاسانکاری بە خەڵدایان ژمێرین. ئەوەی بکاتە قوڕک بە خۆویستی، خۆڕشانەوە بە خۆویستی، جوودبوون جیماع بە خۆویستی، هێنانەوەی مەنی بە دەستبازی، هاتنی خوێنی حەیز، منداڵبوون ئەگەر خوێنیشی لەگەڵدا نەبێ، هەڵگەڕانەوە لە ئیسلام. شۆردنی گورچیلە ئەگەر پێویستی کرد بە هاتوچۆکردنی خوێن و مادەی تر وەکو مادەی خۆراکی مغەذی. بەکارهێنانی مادەی خۆراکی ئەو چارەسەرانەی لە ڕێگەی لوتەوە بگاتە قوڕک، هەر پشکنینێک بۆ هەناوبینین لە ڕێگەی کۆمەوە بێ یان لە ڕێگەی قوڕگەوە بێ، ئەو بخارەی کە بۆ ڕەبوو بەکارێنرێ ئەگەر هێندە چڕ بێتەوە و بڕژێتە قوڕگەوە. ئەمانە ڕۆژوو بەتاڵ ناکەنەوە. قەترەی چاو یان گوێ، دان هەڵکێشان یان چاندن بە مەرجێشت نەچێتە قوڕگەوە، دان شۆردن بە هەویریدان، سیواکردن، ئەوەی پێست هەڵی دەمژێ وەک مەرهەم یان هەر مادێکی تری چۆرکردن، بۆنکردن، عەدەسەی چاو، ڕەشانەوە بە پێویست، غەرغەرە، ئاو ڕادانە لووت، تامکردنی چێشت بۆ خانمان یان چێشلێنەران، چاوڕەشتن بەڵام بە شەو بکرێ باشترە، حیجامەکردن بەڵام بە شەو بکرێ باشترە، خوێنبەربوون، ئەوانەی پەیوەستن بە باری تەندروستیەوە بخرێتە دوای ڕەمەزان باشترە ئەگەر زیان بە خاوەنەکەی نەگەێنێ. بێنوێژ بوون. ئەگەر سپێدە فەجر دەرکەوت و ڕۆژەوەوان بێنوێژ بوو، کێشەیەک دروست ناکە بۆ سەر ڕۆژەوەکەی، بەڵام پێویستەکە زوو غوسڵ بکات بۆ ئەوەی نوێژی بانی لەدەست دەرنەچێ. هەروەها ئاوهاتنەوە لە خەودا ڕۆژوو ناشکێنێ بە پێچەوانەی کردنی خۆی نەهێنی بە خۆویستی. دەرچوونی هەردوو ئاوی مەذی و وەدی. مەذی ئاوێکی سپی لینجە لای پیاوان لە کاتی شەهوەت یاخود یاریکردن و دەستبازی لەگەڵ خێزان دەردەچێ و ڕۆژووی پێ بەتاڵ نابێتەوە لەبەرەوەی خۆپاراستن لێی ئەستەما، بەڵام باشتر وایە پیا و ئەو یاریانە لە ڕۆژدا نەکات. هەروەها وەدی ئاوێکی لینجی چرە و لە پاشمیز دەردەچێ و لەزەتی لەگەڵدا نییە و ڕۆژووی پێ بەتاڵ نابێتەوە. هەروەها غوسل واجب ناکات، بەڵکو تەنیا دەستنوێژی پێ بەتاڵ دەبێتەوە. بیانۆی ڕۆژوو نەگران. ئەوانەی لە ڕەمەزان ئەکرێ بە ڕۆژوو نەبن نەخۆش. نەخۆشیش ئەبێ بە دوو جۆرەوە. یەکەم نەخۆشی کاتی، کەسێک لە مانگی ڕەمەزان نەخۆش دەکەوێت یان نەختێ پێش ڕەمەزان و نەخۆشیەکەی کاتیە و درێژخایەن نییە، ئەم کەسە دەبێ پاش چاکبوونەوەی ڕۆژەکەی بگرێتەوە. دووەم نەخۆشی درێژخایەن، کەسێک نەخۆشە و نەخۆشیەکەی درێژخایەنە و چاوەڕێی چاکبوونەوە ناکات، ئەم کەسە ڕۆژوو ناگرێ و کەفارەتەکەی دەدات. خودای پەروەردگار ئەفەرموێ: ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. گەشتیار، مسافر، کەسێک سەفەری هەبوو ئەگەر پێش بانگی بەیانی نیشتەجێ بوو هێشتا سەفەرەکەی نەکردبوو دەبێ ڕۆژوو بگرێ. ئەمەش ڕای جمهوری زانایانە، چونکە هێشتا سەفەرەکەی نەکردووە و واجبەکەی لەسەرە، بەڵام دواتر ڕۆژ بووەوە و سەفەری کرد و ڕۆژۆکەی لەسەر ناڕەحەت و قورس بوو بۆی هەیە ڕۆژۆکەی بشکێنێ. بەڵام ئەگەر پێش بانگی بەیانی کەوتەڕێ و لە کاتی بانگەکە لە سەفەر بوو، ئەوە بۆی هەیە هەر لە سەرەتاوە ڕۆژوو نەگرێ. ئەمەش کۆڕای زانایان ئیجماعی لەسەرە. حکمی ڕۆژووی گەشتیار. ئەگەر گەشتیار مسافر ڕۆژۆکەی لەسەر ناڕەحەت و قورس نەبوو، جمهوری زانایان دەڵێن ڕۆژوو بگرێ باشترە، چونکە خودا عەزەوەجەل دەفەرموێت وأن تصوموا خير لكم. بەڵام هەندێکی تر لە زانایان دەڵێن ڕۆژوو نەگرێ باشترە. حکمی ڕۆژووی گەشتیاری نیمچە بەردەوام. ئەوانەی بەهۆی پیشەکەیانەوە بەردەوام لە سەفەر و گەشتان وەک فڕۆکەوان و شۆفێری بارهەڵگر و هەتا دوایی، ئەوانە بۆیان هەیە ڕۆژوو نەگرن و دواتر قەزای بکەنەوە لەبەر گشتی فەرمایشتی پەروەردگار کە مۆڵەتی داوە بۆ گەشتیار و پەیوەستی نەکردووە بە هیچ شتێکەوە، وەکو دەفەرمێ ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. دوگیان و شیردەر. ئافرەتانی دوگیان و شیردەر بۆیان هەیە ڕۆژوو نەگرن لە مانگی ڕەمەزان ئەگەر لە ترسی خۆیان بوو یان لە ترسی کۆرپەکەیان بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ خدا ڕۆژووی لەسەر گەشتیار و دوگیان و شیردەر هەڵگرتووە، یعنی واجب نییە لەسەریان تا لە سەفەر بن یاخود تا دوگیان و شیردەر بن. ئەگینا دوای ئەو حاڵەتە واجبە، چونکە ڕۆژوو پایەیەکە لە پایەکانی ئیسلام و بە هیچ لا ناچێ.
ئایا دووگیان و شیردەر ئەگەر ڕۆژوویان نەگرت چیان لەسرە؟ ئەگەر لە ترسی خۆیان ڕۆژوویان نەگرت ئەوە تەنیا قەزاکردنەوەی ڕۆژۆکەیان لەسەرە و ئەمەش ڕای جمهوری زانایانە. ئەگەر لە ترسی کۆرپەکەیان ڕۆژوویان نەگرت ئەوە دیسانەوە تەنیا قەزاکردنەوەی ڕۆژۆکەیان لەسەرە و ئەمەش ڕای ئەبوو حەنیفە و بەشێکە لە زانایانی سەلەف و هەروەها هەریەکە لە ئیبن باز و ئیبن عوثەیمین ئەمایان بەلاوە پەسەندە کە تەنیا قەزاکردنەوەی ڕۆژۆکان لەسرە بەبێ کەفارەت و بەخشینی خواردن. تەنیا کەفارەت بەس نییە بۆ دووگیان و شیردەر. ئیبن باز ڕەحمەهو الله سەبارەت بە ئەثەرەکەی ئیبن عەباس ڕەضای خوای لێبێت دەڵێ ئەوەی ڕیوایەت دەکرێت لە ئیبن عەباس و ئیبن عومەرەوە کە دووگیان و شیردەر تەنیا کەفارەتیان لەسەرە و پێویست ناکە قەزای ڕۆژۆکان بکەنەوە و توێتی مەرجوحە و پێچەوانەی بەڵگە شەرعیەکانە. خدای عز وجل دەفەرمێت ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام الأخر. دووگیان و شیردەر پاشکۆ دەکرێن بە نەخۆشەوە نەک لە حکمی بەسەڵات و نەتوانا بن. هەروەها ئیبن عوثەیمین ڕەحمەهو الله هەمان ڕا هەڵدەبژێرێت کە تەنیا قەزاکردنەوەیان لەسەرە و دەڵێ ئەمە ڕاستترین ڕایە لام لەبەرەوەی ئەو پەڕی ئەمانیش وەک نەخۆش و گەشتیاروان و تەنیا قەزایان لەسەرە. ڕۆژووی بەسەڵاتچوو ئەو ژن و پیاوەی بەهۆی زۆری تەمەنیانەوە بێهێز و نەتوانا بوون و لەوەی ڕۆژوو بگرن زانایان کۆڕان لەسەر ئەوەی کە دەتوانن ڕۆژوو نەگرن و قەزاشیان لەسەر نییە، بەڵام ڕاجیان لەسەر ئەوەی کە دەبێت کەفارەتەکەی بدەن یان نا. ئەگەر منداڵ و نەوەکانیان حسابی نەخۆشی درێژخایانیان بۆ بکەن و کەفارەت و ڕۆژۆکان بۆ بدەن لەوە باشترە حسابی بەخشا و شێتیان بۆ بکەن لەبەر ڕێزگرتنیان. سونەتەکانی ڕۆژوو: یەکەم زوو بەربانگکردن، دووەم درەنگ پاشێوکردن، سێیەم وازهێنان لە قسەی پوچ. زوو بەربانگکردن. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ خەڵکی لە خێردان تاوەکو زوو بەربانگ بکەنەوە، بەڵام زوو بەربانگکردن مانای ئەوە نییە پێش بانگ ڕۆژۆکەت بشکێنی، بەڵکو مەبەستەی ئەوەیە کە بانگدرا بەربانگەکەت دوانەخەیت. ئەگەر هەرچی بەردەست بوو ڕۆژۆکەتی پێ بشکێنی، ئەگەریش هیچ بەردەستە بوو وەک ئەوەی ناو ئۆتۆمبیل بی یاخود بەڕێگاوە بی ئەو کات بەنیەت ڕۆژۆکەت دشکێنی و بەمەش پاداشتی زوو بەربانگکردنت دەست دەکەوێت. بەچی بەربانگ بکەینەوە؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی نوێژی مەغریب بکات بە چەند خورمایەکی تار بەربانگی دەکردەوە. ئەگەر خورمای تەڕ نەبوایە بە خورمای وشک، ئەگەر ئەویش نەبوایە بە چەند قومە ئاوێک. پاداشتەکە جێگیر بوو ئینشاء الله. پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێ بەربانگی بکردایەتەوە ئەیفەرموو ذهب للظمأ وأبتلت العروق وثبت الأجر إن شاء الله. واتە جینێتی و ڕۆشت و دەمارەکان تێراو بوون و پاداشتەکە جێگیر بوو ئینشاء الله. خۆشی ڕۆژوەوان لە کاتی بەربانگ. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ بۆ ڕۆژوەوان دوو خۆشی هەیە، کاتێ بەربانگ دەکات دڵخۆش دەبێت و کاتێ دەگاتەوە بە پەروەردگار دڵخۆش دەبێت بە ڕۆژۆکەی. دڵخۆشی کاتی بەربانگ دەکرێت ئەو خۆشیە سروشتیە بێ کە بۆت ڕەوایەوە خواردن و خواردنەوە بخۆیت و دەکرێت ئەوەش بێ کە عیبادەتێکت بە پایان گەیاند و دڵخۆشە بێ کە تاوا و ئەنجامت داوە. هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ هەر کەسێ بەربانگ بە ڕۆژوەوانێ ئامادە بکات وەک ئەو پاداشتی بۆ هەیە بەبێ ئەوەی هیچ لە پاداشتی ڕۆژوەوانەکە کەم ببێتەوە. ڕووکەشی فەرموودەکە ئەوە دەگەیەنێ ئەگەر بە خورمایەکیش بێ هەر پاداشتەکەی دەست دەکەوێت بەبێ ئەوەی تێری بکات. هەروەها ئەمە بۆ ڕۆژووی فەرز و سونەتیش دەبێت. چەند ڕێنماییەک بۆ خوانی ئێوارانی ڕەمەزان. زیادەڕەوی مەکە لە دروستکردنی چەند جۆر و چێشت و خواردن و خواردنەوە. بیرت لای دراوسێ و خزمە هەژارەکەت بێ بەشی ئەوانی شت بیر نەچێ. بە هیچ شێوەیەک وێنەی خوان بڵاو مەکەرەوە. زۆرخۆری مەکە بۆ ئەوەی نوێژی تەراویح و عیبادەتەکانی ترت بە جوانی بۆ ئەنجام بدرێ. نوێژی تەراویح یەکێک لە بەرەکەتەکانی مانگی ڕەمەزانی نوێژی تەراویحە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەزلی تەراویح ئەفەرموێ هەر کەسێ شەو نوێژی ڕەمەزان بکات باوەڕی پێی هەبێ و چاوەڕێی پاداش بێ لە تاوانەکانی پێشووی خۆش بن. بۆیە گرنگە ئەم هەلە زێڕینە لە دەست نەدەین و زیندوی بکەینەوە و ئەنجامی بدەین بەو شێوەیە کە لە سونەتی خۆشەویست صلی الله علیه وسلم هاتووە. حکمی نوێژی تەراویح.
نوێژی تەراویح سونەتێکی مؤەکەدەیە. ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێت دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هانی دەدا لەسەر نوێژی تەراویح بەبێ ئەوەی فەرمانی پێیان بکردە بە فەرمانێکی یەکلاییکەرەوە. هەروەها دایکە عایشە ڕەزای خوای لێ بێت دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند شەوێک ئەم نوێژەی لە مزگەوت دەکرد و شەو لە دوای شەو هاوڵان زیاتر دەهاتن و لەگەڵیدا نوێژەکەیان دەکرد. لە سێم شەو یان چوارەم شەو بوو لە مزگەوت نوێژەکەی نەکرد. کاتی ڕۆژ بەوە فەرمووی ئەوەی کردتان بینیم، هیچ ڕێگەت نەبوو لەوەی دەرچم بۆ لاتان و لە مزگەوت نوێژەکە بکەم، تەنیا ئەوە نەبێ ترسام فەرز ببێ لەسەرتان. نوێژی تەراویح بە جەماعەت لە مزگەوت. وەک لە پێشتر زانیمان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم نوێژەی بە جەماعەت و لە مزگەوت کردو و دواتریش لەبەر هۆکارێک وازی لێهێنا و لە مزگەوت بیکات. کەواتە دروستە لە مزگەوت و بە جەماعەت بکرێ و هاوڵان ڕەزای خۆیان لێبێت لە سەردەمی عومەر ڕەزای خۆی لێبێت ڕایان هاتە سەر ئەوەی کە مادام ئەو هۆکارە نەماوە بە جەماعەت و لە مزگەوت ئەنجامیاندا. بەش بووە کۆڕەی هاوڵان ڕەزای خۆیان لێبێت لەسەر نوێژی تەراویح بە جەماعەت و لە مزگەوت. ژمارەی ڕکاتەکانی نوێژی تەراویح. نوێژی تەراویح هەر شەو نوێژە و سنووری بۆ نییە، تا لە توانادا هەیە بۆت هەیە نوێژ بکەیت. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزان لە 11 ڕکات زیاتری نەکردووە. نوێژی وتر. نوێژی وتر یەکێکی ترە لەو عیبادەتانەی کە خەڵکێکی زۆر وا دەزانێت تایبەتە بە ڕەمەزان وەک نوێژی تەراویح، بەڵام لە ڕاستیدا وانییە. بەڵکو نوێژی وتر یەکێک بووە لەو نوێژانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سەفەر و نیشتەجەدا هەرگیز تەرکی نەکردووە. حکمی نوێژی وتر. نوێژی وتر سونەتی مؤەکەدەیە. ئەمەش ڕای جمهوری زانایانە و هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی معاذی نارد بۆ یەمەن بۆ ئەوەی خەڵکی بانگ بکات بۆ ئیسلام و فێریان بکات، دوای بانگکردنیان بۆ یەکخواپەرستی و باوەڕهێنان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نێردراوە لەلایەن خوداوە، پێی فەرموو ئەگەر لەمەدا گوێڕایەڵت بوون ئەوە ئاگاداریان بکەرەوە کە خودا 5 نوێژی لەسەریان فەرز کردووە لە هەموو شەو و ڕۆژێکدا. ئەگەر نوێژی وتر واجب وایە ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی بە معاذ دەکرد کە خەڵکی فێر بکات و نەیدەفەرموو 5 نوێژ. هەروەها بەڵگەی تر زۆرە لەسەر ئەوەی کە نوێژی وتر واجب نییە. ژمارەی ڕکاتەکانی نوێژی وتر. نوێژی وتر بە چەند شێوەیەک هاتووە، لەوانە 1 ڕکات، 3 ڕکات بە 1 تەحیات، 5 ڕکات بە 1 تەحیات، 7 ڕکات بە 1 تەحیات و 2 تەحیاتیش هەر دروستە، 9 ڕکات بە 2 تەحیات، لە ڕکاتی هەشتم تەحیاتی یەکەم و لە ڕکاتی نۆیەم تەحیاتی دووەم ئەخوێنرێ و سەلام ئەدرێتەوە. بەڵام لە هەمووی باشتر ئەوەیە کە 2 ڕکات 2 ڕکات شەو نوێژ بکرێ و کۆتا نوێژ وتر بێ بە 1 ڕکات. کاتی نوێژی وتر. کۆتایی شەو باشترین کاتی نوێژی وترە بۆ کەسێ بتوانێ هەستێ، ئەگەر نا ئەوە هەر لە سەرەتای شەوە بکرێ باشترە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ ئەوەی ترسی هەبوو لە کۆتایی شەو هەڵنەستێ با لە سەرەتای شەوە وتر بکات، ئەوەی ئارزومەندی هەبوو لە کۆتایی شەو هەستێ با وتر لە کۆتایی شەو بکات، چونکە نوێژی کۆتایی شەو فریشتەکان ئامادە دەبن و ئەوەش باشترە. قورئان خوێندن لە نوێژی وتر. سنەتە لە ڕکاتی یەکەم سوورەتی الأعلى و لە ڕکاتی دووەم سوورەتی الكافرون و لە ڕکاتی سێیەم سوورەتی الإخلاص بخوێنرێ. ابن عباس ڕەزای خوای لێبێت دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی وتری دەکرد بە سبح اسم ربك العالى قل يا أيها الكافرون قل هو الله أحد. قنوتی وتر. دوعای وتر قنوت دروسە لە نوێژی وتر بکرێ و پەیوەست نییە بە ڕەمەزانەوە یاخود بە نیوەی دووەمی ڕەمەزانەوە، چونکە فەرمودەکان بەڕەهایی هاتوون و پەیوەست نەکراون بکاتەوە. ئەوەی لە سونەت هاتووە. لە دوعای قنوتی وتر ئەوەی لە سونەت هاتووە چەند دوعا و شێکی کورت و گشتگیرە، وەک لە فەرمودەکەی حەسەنی کوڕی عەلی ڕەزای خوای لێبێت هاتووە اللهم اهدني فيمن هديت وعافني فيمن عافيت وتولني فيمن توليت وبارك لي فيما أعطيت وقني شر ما قضيت إنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت. جاما مۆستای بەڕێز،
بە درێژکردنەوەی دوعای ویتر خەڵکی ئەزێت مەدە، لە سنەت لا مەدە، زۆر لە خۆت مەکە بۆ ئەوەی ئاواز و سەروا دانی بۆ دوعاکان، جارجار مەیخوێنەوە بۆ ئەوەی خەڵکی وا نەزانن واجبە. یان لە کاتی قورئان خوێندن لە پێشترە وەک لە کاتی دوعا، چونکە یەکەم لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هاتووە. ذکری دوای ویتر. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر لە نوێژی ویتر سەلامی بدایەتەوە سێجار ئەیفەرموو سبحان الملك القدوس و لە سێم جار دەنگی بەرز دەکردەوە. دوو ویتر لە یەک شەودا نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ دوو ویتر لە یەک شەودا نییە، کەواتە ئەگەر لەگەڵ ئیمام نوێژی ویترت ئەنجامدا تا کۆتایی، ئەوە ناتوانێت لەو شەوەدا نوێژی ویتر دووبارە بکەیتەوە، یاخود نوێژی تاک بکەیت یەک ڕکات و 3 و 5 و 7 و هەتا دوایی، بەڵام ئەتوانی شەو نوێژی تر بکەیت بە جووتی 2 ڕکات و 4 و 6 و هەتا دوایی. ژنان و مزگەوت. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ ڕێگری مزگەوت مەکەن لە ژنەکانتان لە کاتێکدا ماڵەکانیان باشترە بۆیان، کەواتە دروستە ژنان ئامادەی نوێژەکان بن لە مزگەوت لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزانیش، بەڵام لە ماڵەکانیان نوێژەکانیان بکەن باشترە بۆیان، وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی. ئەگەر ژنان هاتن بۆ مزگەوت دەبێ پابەندی حیجابی شەرعی بێت، مۆڵەت لە بەخێوکەر یان مێردەکەی وەرگرێ، کەم تەرخەمی نەکات لە فەوتاندنی ئەرکێکی گەورەتر وەک یارمەتیدانی دایکی یاخود چاودێری دایک و باوکی یاخود منداڵەکانی، بۆن لە خۆی نەدات و ببێتە هۆی فیتنە بۆ پیاوان. لە دەرچوونەکەی شتێکی حرام ڕوو نەدات وەک بەتەنیا بێتەوە لەگەڵ سایق تەکسی یان برای مێردەکەی یان هەر کەسێکی تری نامەحرەم. دەنگ بەرز نەکەنەوە. منداڵ و مزگەوت. سوپاس بۆ خوای پەروەردگار، ئێمەی کورد ملەتێکی موسڵمانین و زۆربەی دروشمە ئیسلامیەکان جێبەجێ دەکەین و دڵمان پێی خۆشە. هەر بۆیە دەبینین لە مانگی پیرۆزی ڕەمەزان منداڵانێکی زۆر لە گەڕک و کۆڵان ڕوودەکەنە مزگەوت، بە تایبەتی لە کاتی ئێواران و بەربانگ. هەر بۆیە زۆر گرنگە دایک و باوک پەروەردەیەکی جوانی بکەن و فێری بکەن چۆن هەڵس و کەوت بکات. زۆر گرنگە مامۆستای مزگەوت و پیاوانی ئەهلی مزگەوت پێشوازیان لێ بکەن و فێریان بکەن. دەبێت درکی ئەوە بکرێت کە ئێستا چەند کار دەکرێت لەسەر بەلاڕێدابردنی بیر و هزر و ڕەفتاری منداڵەکانمان. گرنگە ئەگەر ئەو منداڵە باوکی یان دایکی لەگەڵ بوو لای خۆی دایبنێ بۆ ئەوەی ژاوەژاو دروست نەکات و ئەزێتی نوێژخوێنان نەدات. زۆر گرنگە مزگەوت و نوێژ لای منداڵ خۆشەویست و شیرین بکرێ. لانی کەم باس سەبرمان لەسەریان هەبێت و نەبینە هۆی تۆرانیان لە مزگەوت و نوێژ. فیلەکان چەند زۆرن لە ڕەمەزان. ڕەنگە ناونیشانت بەلاو سیر بێ، بەڵام کە ڕوون دەبێتەوە ئەو کات دەزانی سیر نییە. پێشەوە مالک ڕەحمەتی خۆی لێبێ وەک عادەتی خۆی دانیشت بوو لە مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕیوایەتی فەرموودەی دەکرد و فێرخوازان لە دەوری دانیشت بوون. کەسێک هاواری کرد و وتی فیلێکی گەورە هات بۆ مەدینە. فێرخوازان هەموو بە یەکجار ڕاپەڕین و ڕۆشتن بۆ تەماشاکردنی فیل، جگە لە یەک فێرخواز نەبێ، ئەویش یەحیای کوڕی یەحیای لەیفی بوو. مالک پێی وت چیتە بۆ نەڕۆشتی فیل ببینی؟ چونکە لە ئەندەلوس فیل نییە؟ وتی من لە وڵاتی خۆمەوە هاتووم بۆ ئەوەی بڕوانمە تۆ لە زانست و ڕەفتارت فێ ببم، نەهاتووم بۆ سەیری فیل. مالک پێی سەرسام بوو، ناوی لێنا ئاقڵی ئەندەلوس. ئەگەر ڕامێنین لەم چیرۆکە دەبینین لەو هەموو فێرخوازە تەنیا یەکێکیان زانێ بووی بۆچی هاتووە و ئامانجەکەی چییە. بۆیە دوودڵ و ڕاڕا نەبوو وزەکەی بە چەپ و ڕاست خەرج نەکرد. ئەوەی ئامانجەکەی دیاری کردبوو پشتی بە خوددا بەستبوو پێگەیشت. ڕیوایەتی یەحیای کوڕی یەحیای لەیثی بۆ موەطەئی مالک جێگای پشت بێبەستن و معتەبەرە و بەڵام ئەو فێرخوازەکانی تر کە ڕۆشتن بۆ تەماشاکردن نوێژوو بۆمان باس ناکەن لەم زەمانی خۆمان فیلەکان دووبارە ئەبنەوە، بەڵام بە شێوەی جیاواز بە تایبەتی لە مانگی ڕەمەزان. خەڵکی لە ڕەمەزان دەبن بە دوو بەشەوە. بەشێکیان ئامانجەکەی دیاری کردو و ئەزانێت چی ئەکات و چاوەڕێی چ بەرهەمێک دەکات. بەشێکی تریان بێ ئاگایە و نازانێ خەریکی چییە، بۆیە فیلە جیاوازەکان دەیڕفێنن و دەیخەڵەتێنن. جا کەناڵەکان فیلن، گۆرانی و بەرنامە و فلیمە دووبلاشکراوەکان فیلن، فیلمەکان و تۆپێنەکان فیلن، تۆڕە کۆمەڵایەتەکان و هاوڕێی کات بەسەربەر فیلن. بۆیە وریا بۆ کاتەکانت بە گرنگ بزانە و ئامانجەکەت دیاری بکە و هەوڵی بەدەستهێنانی بدە پێش ئەوەی پەشیمان ببینەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ
لوتی بەخۆڵا چێ ڕسوا بێ ئەو کەسەی ڕەمەزانی بەسەردا دێ و پاشان دەڕوا پێش ئەوەی لێ خۆش بن. جا پێویستە هەر لە سەرەتاوە ئامانجەکە دیاری بکەین و هەوڵی ڕەزامەندی خودا و لێخۆشبوونی بدەین بۆ ئەوەی لە کۆتاییەکەی پەشیمان نەبینەوە، چونکە کە ڕۆژ ناگەڕێتەوە. ڕەمەزان مانگی جیهاد و تێکۆشان. مانگی ڕەمەزان لە پێشدا مانگی جیهاد و تێکۆشان بوو، هەروەک چۆن مانگی قورئان و شەونێژ و بەخشین و باقی عیبادەتەکانی تر بوو. بەداخەوە ئێستا لای زۆرێک تەنیا ئەوانەی خوددا ڕەحمی لێ کردبن بۆتە مانگی خواردن و خەوتن. بە شەو هەر خەریکی خواردن و کات بەسەربردنە و بە ڕۆژیش لێی خەوتووە جاری وا هەیە بۆ نوێژە فەرزەکانیش ئامادە نابێ. لە دیارترین ئەو غەزا و جەنگانەی کە لە مێژووی موسڵمانان لە مانگی ڕەمەزان ڕوویان داوە، غەزای بەدری گەورەی ساڵی 2 کۆچی، فەتحی مەکە ساڵی 8 کۆچی، گەڕانەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە غەزای تەبوک ساڵی 9 کۆچی، جەنگی قادسیە ساڵی 15 کۆچی، فەتحی ئەندەلوس ساڵی 92 کۆچی، جەنگی حەطین بە سەرکردایەتی سەلاح الدین ساڵی 584 کۆچی. هەمووی ڕەحمەت و لێخۆشبوون و ئازادکردنە. لای خەڵکی وا بڵاوە کە سەرەتای ڕەمەزان ڕەحمەتە و ناوڕاستەکەی لێخۆشبوونە و کۆتایەکەی ئازادبوونە لە ئاگر. بەڵام سەحیح نییە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. بەڵکو ئەوەی بە سەحیح هاتووە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ بەڕاستی خوددا لە کاتی هەموو بەربانگێ ئازادکراوی هەیە، ئەویش لە هەموو شەوێکدا. بزانە دین لە کێ وەردەگری. گومانیتیان نیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەبەرەوەی خەڵکی دەگەڕێتەوە سەر عیبادەتەکانی نوێژ و ڕۆژە و مزگەوت و جەماعەت و بەخشین و زەکات بە شێوەیەکی گشتی جۆش و خڕۆشێک هەیە بەدی دەکرێت کە بەداخەوە دەبێت موسڵمان لە ڕەمەزان و جگە لە ڕەمەزانیش هەروە بەردەوام ببێت لەسەر عیبادەت و هاتوچۆی مزگەوت و قورئان خوێندن و باقی عیبادەتەکانی تر. جا بۆ هۆیەوە کە باسمان کرد کەناڵەکان بەوانەشەوە کە کەناڵی ئیسلامی نین دەست دەکەن بە دانانی بەرنامەی فتوا و وتاردان و زۆریش دەبێت، بەتایبەتی ئێستا بەهۆی سۆشیال میدیا و زیاتر بووە. جا پێویستە لەسەر موسڵمان بزانێ فتوا لە کێ وەردەگرێ و گوێ لە کێ دەگرێ. ئیبن سیرین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ بەڕاستی ئەم زانستە دینە و بڕوانن و بزانن لە کێ دینەکەتان وەردەگرن. دەی کۆتایی. بەداخەوە حاڵی ئێستای موسڵمانان چەند پێچەوانەیە لەگەڵ حاڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەرەتا با بزانین حاڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بووە. دایکە عایشە ڕەزای خوای لێبێت بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر دەشەوی کۆتایی بەهاتایە ناقەتی تون دەکرد، دوور دەکەوتەوە لە خێزانەکانی، شەوەکەی زیندوو دەکردەوە بە عیبادەت و خواپەرستی و خێزانەکانیشی خەبەر دەکردەوە. هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم دەشەوی کۆتایی ئیعتیکافی دەکرد. ئەی حاڵی ئێستای موسڵمانان چۆنە؟ بەداخەوە ئێستا خەڵکی ئەو دەشەوە هەر خەریکی بازارکردنە بە بیانووی جەژنەوە. بۆ چاو لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناکەیت و خەریکی عیبادەت بیت و توێش و کۆ بکەیتەوە بۆ قەبر و قیامەتت. سەرڕای ئەوەی بازارکردنەکە کاتکوشتنە و لە دەستدانی گەورەترین شەوانی ساڵە کە هەر ئەمە بەتەنیا پێویستی بەگریانە، کەچی تێکەڵاوێکی زۆری ناشەرعی ڕوو دەدات و پاشان دەکرێت بە ساعەتێ یان 2 ساعات ئیش و کارەکانت تەواو بکەیت، یاخود لە پێش ئەو دەشەوە خۆت ئامادە بکەیت بۆ جژن و پێداویستیەکانت بکڕیت. فەزلی دەشەوی کۆتایی. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرموێ هەر کەسێ شەوی قەدر زیندوو بکاتەوە باوەڕی پێی هەبێ و چاوەڕێی پاداش بێ لە تاوانەکانی پێشووی خۆشە بن. کردەوە لە شەوی قەدر خێرترە لە 1000 مانگ 83 ساڵ و 4 مانگ. قورئانی تیادا بەزیوە. شەوی قەدر. سەبارەت بە شەوی قەدر دیار نییە چ شەوێکە؟ حکمت لەمەش ئەوەیە کە هەر دەشەوەکەی زیندوو بکەینەوە و پاداشتی زیاترمان دەست بکەوێ. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بە دوایدا بگەڕێن لە شەوە تاکەکانی دەشەوی کۆتایی، یان شەوەکانی 21 و 23 و 25 و 27 و 29، بەڵام شەوی 27 نزیکترینە کە شەوی قەدر بێ، لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەوی 23 تا 3 یەکەمی شەو زیندوی کردەوە، پاشان شەوی 25 تا نیوەی شەو زیندوی کردەوە، بەڵام لە شەوی 27 تاوەکو نزیکی پاشێ و زیندوی کردەوە. ئایا شەوی قەدر جێگیرە لە یەک شەودا؟
چەند ڕیوایەت و ئەثەرێک هاتووە کە شەوی قەدر شەوی 23 یان 27 یان 29. ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ سەرخراو لای ئەهلی عیلم ئەوەیە کە شەوی قەدر دەگوازرێتەوە جارێ لە شەوی 21 و جارێ لە شەوی 23 و جارێ لە شەوی 25 و جارێکیش لە شەوی 27 و جارێ لە شەوی 29 و دەکرێت لە شەوە جووتەکانیش بێت. لە شەوانی قەدر پێویستە لە شەوانی قەدر ڕەچاوی ئەمانە بکەین: کاتەکانمان بە زیکر و قورئان خوێندن و شەونێژ بەڕێ بکەین، خواردن و خواردنەوە دروستە و هیچی تێدانە، بەڵام نەبێتە شەوچەرە و هەر بە خواردن و خواردنەوە بەسەری بەرین. دوعاکردن لەبیر نەکەین و لەو دوعانەش کە لە سوننەت هاتووە اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. وەک باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی توند دەکرد و دوور دەکەوتەوە لە خێزانەکانی، بەڵام جووتبوون دروستە و هیچی تێدا نییە، چونکە خوای پەروەردگار ئەفەرموێ أحل لكم ليلة الصيام رفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن. ولا شواني قدر خوتن دروستە و هیچی تێدا نییە، بەڵام تا بتوانین نەخەوی باشترە. ئیعتیکاف بریتیە لەمانەوە لە مزگەوت بە مەبەستی عیبادەت. دوو مەرجی هەیە: یەکەم نیەت، دووەم مانەوە لە مزگەوت. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەشەوی کۆتایی ئیعتیکافی دەکرد و لە مزگەوت دەمایەوە بۆ عیبادەت کردن. کاتی ئیعتیکاف بۆ ئیعتیکافکردن کات دیاری نەکراوە کە پێویستە چەندێک بمێنیتەوە لە مزگەوت، بۆیە دەتوانی چەند کاتژمێرێ یاخۆت شەوێ یان هەر دەشەوەکەی کۆتایی ئیعتیکاف بکەی کە ئەمەیان زۆرترینە و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەی کردو و خێزانەکانی لە دوای خۆی کردویانە. هەروەها بۆ ژن و پیا و دروستە ئیعتیکاف بکات، بەڵام بە مەرجی خۆی. ئەگەر ئیعتیکافت کرد هەوڵ بدە لەو مزگەوتە ئیعتیکاف بکەی کە پێی ئاسوودەی. هەوڵ بدە تا ئەتوانی خەرێکی عیبادەت و شەونێژ و قورئان خوێندن بە، دوور بکەوە لە مۆبایل و ئینتەرنێت و ئەوانە. هاوڕێتی معتەکیفی تەمەڵ مەکە، زۆر گوێ بە خواردن و خواردنەوە مەدە بە ئەوەی چێژ لە ئیعتیکافەکەت ببینی. ئەگەر ژنان ئیعتیکافیان کرد پێویستە لەسەریان سەرەتا نیەتی پاک بکاتەوە و تەنیا مەبەستی ڕەزای خوددا بێ کە ئەمە بۆ پیا و ژن پێویستە. پێویستە مۆڵەت لە بەخێوکەر یان مێردەکەی وەرگرێ، پێویستە پاک بێ و لە حەیز نەبێ، پێویستە ڕەچاوی جلی شەرعی بکات لە کاتی هاتوچۆ، پێویستە لە مزگەوتی ئیعتیکاف بکات شوێنی تایبەتی تیابێ بۆ ژنان، پێویستە خۆی بپارێزێ لە چاوی کامێراکان، پێویستە خۆی بپارێزێ لە تێکەڵاوی ناشەرعی ئەگەر لەگەڵ بەڕێوەبەر و مامۆستای مزگەوتەکەش بێ. پێویستە ئەگەر مێردەکەی داوای لێ کرد ئیعتیکافەکەی ببچڕێ گوێڕایەڵی بکات، لە فیتنە پارێزراو بێ. مافی مێردەکەی و ئەوانەی مافیان بەسەرەوەیە وەک دایک و باوک و منداڵ نەفەوتێنێ. ڕەمەزان مانگی قورئانە. خوای پەروەردگار ئەفەرموێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. هەروەها هەموو ساڵێ لە ڕەمەزان جبرەیل عەلەیهی السەلام دادەبەزی و لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەوری قورئانیان دەکردەوە و ئەو ساڵەی کە وفاتی کرد 20 شەو ئیعتیکافی کرد و 2 جار لەگەڵ جبرەیل قورئانی دەور کردەوە. ختمی قورئان. بەداخەوە ئێستا وای لێ هاتووە موسڵمانان وا ئەزانن تەنیا دەبێت لە مانگی ڕەمەزان قورئان بخوێنرێ و دوای مانگی ڕەمەزان ئیتر دای دەخەن و نایخوێنن تا ئەو کاتەی کە گۆڕەکەیان لەسەردا دەخرێ و ئەو کات لە تازیەکەی دەخوێنرێ کە بیدعەیە. قورئانی پیرۆز چەند مافێکی لەسەرمانە: جوان خوێندنەوەی، ڕامان لە ئاەتەکانی، تێگەیشتن و زانینی ماناکەی، دەورکردنەوە و گەیاندنی، کارپێکردن و گەڕانەوەی حوکم بۆ لای. دابەشکردنی کاتەکان بۆ ختمی قورئان. ئەگەر بتەوێت 3 ڕۆژ جارێ ختمێ بکەیت، ئەوە دەتوانی پێش هەر نوێژێ جوزئێک و پاش هەر نوێژێ جوزئێک بخوێنیت و کات ڕۆژی 10 جوزء ئەخوێنیت و 3 ڕۆژ جارێ ختمی دەکەیت و مانگەکە ختم دەکەیت. ئەگەر ئەوە قورس بوو بەلاتەوە دەتوانی بیکەیتە نیوە، یعنی هەر ڕۆژێ 5 جوزء بخوێنیت بە جۆرێ لە پێش هەر نوێژێ نیو جوزء و لە پاش هەر نوێژێ نیو جوزئی تر. ئەگەریش ئەوە قورس بوو کاتت نەبوو، ئەوە دەتوانی هەر 10 ڕۆژ جارێ ختمی بکەیت و مانگەکە دەبێتە 3 ختم.
ئەگەر نا ڕۆژی جوزئێ بخوێنەوە لە مانگەکە ختمی بکە. چەندێتی و چۆنێتی کات زۆرە بۆ ئەوەی دوای ڕەمەزان بگەڕێتەوە خزمەت قورئان و خۆت فێرەی ماناکەی بکەیت و لێی تێبگەی. بۆیە فریو نەخۆی بەوتی ئەو کەسانەی ئەڵێن ختمەیەک بە ڕامانەوە باشترە لە چەند ختمە بەبێ ڕامان. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر کەسێ یەک بیت لە کتێبەکەی خوددا قورئان بخوێنێ پاداشتێکی بۆ هەیە و پاداشتیش یەک بەدەیە. ناڵێم ئەلیف لام میم یەک حرفە، بەڵکو ئەلیف حرفێکە و لام حرفێکە و میم حرفێکە. بۆیە ئەوانەی زۆر ختم دەکەن بەبێ ڕامان لە ڕووی چەندێتیەوە و پاداشتیان زۆرترە. ئەوانەشی ختمی کەمتر دەکەن بە ڕامانەوە پاداشتیان زۆرترە بەڵام لە ڕووی چۆنێتیەوە. سەرفترە یان زەکاتی فیتر. سەرفترە واجب دەبێ بە سێ مەرج. یەکەم موسڵمان بوون، دووەم پاشەکەوتی هەبێت لە خواردنی ڕۆژی جەژن، سێیەم ئاوابوونی خۆری کۆتا ڕۆژی ڕەمەزان. واجبە سەرفترە بدرێت لە بەری خۆت و ئەوەشی بەخێوکردنی لە ئەستۆی تۆیە، وەک خێزان و منداڵ و دایک و باوک بە مەرجێ موسڵمان بن. ئەندازەکەی نزیکەی 2 کیلۆ و نیوە لە خواردنی زۆربەی خەڵکی ئەو شوێنەی تێدا نیشتەجێی. خواردن یان نرخەکەی یەکێک لەو بابەتانەی هەموو ساڵێ دەمەقاڵەی لەسەر دروست دەبێ بابەتی سەرفترەیە کە بە چ شێوەیەک دەربکرێ. بە بەختی ئەمە وەڵامەکەیەتی. ئەگەر هەژارێکت ناسی پێویستی بە خواردن بوو بۆ جەژن، ئەوە بە خواردن دەری بکە و باشترە. ئەگەر نا بە پارەش دروستە، لەبەر ئەوەی لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش دەرچوون بوو نوێژی جەژن دەریان دەکرد، بەڵام دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ڕۆژێ یان 2 ڕۆژ پێشیان خست، کەواتە گۆڕانکاری لە کاتەکەی ڕوویدا. لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەنم نەدراوە، بەڵام دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵان گەنمیان دەرکرد، چونکە بۆ جەژن خواردنێکی خۆش بووە، کەواتە گۆڕانکاری لە جۆری خواردنەکەش ڕوویدا. لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ساعێک لە جۆ یان خورما یان کەشک یان مێوەش دەدرا، بەڵام دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڵان بۆ گەنم کردیانە نیو ساع، کەواتە گۆڕانکاری لە کێشانەکەشی ڕوویدا. پاشان فتوای ئەبوو حەنیفە و ئیبن تەیمیە لەسەرە کە دروستە نرخ بدرێت لە بری خواردن. والله ئەعلەم. سەبارەت بە زەکات. زەکاتی پارە و دەخڵ و دان و مەروماڵات و شمەکی بازرگانی پێویستی بە نووسینێکی سربەخۆ هەیە و پەیوەست نییە بە ڕەمەزانەوە، بەڵام لەبەرەوەی دەبێت ساڵی بەسەر بچێ و خەڵکیش بەهۆی شارەزانەبوون لە ساڵی کۆچی و پاشان لەبەرەوەی هەژاران لە ڕەمەزان زیاتر پێویستیان بێتی، بۆیە دەوڵەمەندان و خواپێداوانیش لە مانگی ڕەمەزان زەکاتەکانیان دەردەکەن. جەژنی ڕەمەزان. لە کاتی بینینی مانگی شەوال نوێژی تەراویح بە جەماعەت و لە مزگەوت کۆتایی پێدێ و هەر کەس لە ماڵەوە بۆ خۆی ئەیکات. تەکبیرات ئەڵڵاهو ئەکبەر دەکرێت تا کاتی نوێژی جەژن. داڕشنەکەی بە هیچ شێوەیەک ڕیوایەت نەکراوە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە بە چ لەفز و داڕشنێک تەکبیری کردووە، بەڵام لە هاوڵان ڕزای خوایان لێبێت و شوێن کەوتوانەوە هاتووە بەم شێوەیە: ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. ئەکرێت بکرێتە 3 جار و دووبارەش بکرێتەوە، بە تەنیا و هەرکێ بۆ خۆی و لەبەر خۆیەوە ئەیلێتەوە و بە جەماعەت و کۆرس دروست نییە و بیدعەیە و لە هاوڵانەوە ڕزای خۆیان لێبێت ڕیوایەت نەکراوە. زەکاتی فیتر سەرفترە واجب دەبێ و کاتەکەی تا پێش نوێژی بەیانیە. حکمی نوێژی جەژن. نوێژی جەژن گومانی تێدا نییە شەرعیە و پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوویەتی، بەڵام زانایان لەسەر حکمەکەی جیاوازن. هەندێک ڕایان وایە کە فەرزی عەینە، وەک جومعە و دەبێ هەموو موسڵمانێک نێری تەندروستی ئازادی نیشتەجێ ئامادەی بێ. ئەمەش ڕای مەزهەبی ئەبوو حەنیفە و ڕیوایەتێک لە ئەحمەد و هەڵبژێردراوی ئیبن تەیمیە و ئیبن قەیم و ئیبن باز و ئیبن عوثەیمینە ڕەحمەتی خوایان لێبێ. هەندێک ڕایان وایە کە سنەتی مؤەکەدەیە. ئەمەش ڕای مەزهەبی شافعی و ڕیوایەتێک لە ئەحمەد و ڕای زۆرێکە لە زانایانی سەلەف و خەلەف. هەندێکی دیش ڕایان وایە کە فەرزی کیفایەیە وەک نوێژی جەنازە. ئەمەش ڕای مەزهەبی حەنبەلیەکانە و فتوای لیژنەی دائیمەی لەسەرە. شێوەی نوێژی جەژن.
دەبێ کەسی یەکەمی موسڵمانان یان جێگرەکەی لە دەرەوەی شار خەڵکی کۆ بکەنەوە بۆ نوێژی جەژن و بەبێ بانگ و قامەت. ئەبوو سەعیدی خوودری ڕەزای خوای لێبێ دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژی جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان دەردەچوو بۆ شوێنی نوێژگە. یەکەمین شتێک ئەنجامی دەدا نوێژەکە بوو. پاشان سەلامی دەدایەوە و ڕووی دەکردە خەڵکی و خەڵکیش لە ڕێزەکانی خۆیان دانیشتبوون، ئەویش ئامۆژگاری دەکردن و فەرمانی پێدەکردن. ژمارەی ڕکاتەکانی نوێژی جەژن 2 ڕکاتە و هیچ نوێژێکی سونەت لە پێش و پاشیەوە نییە. لە ڕکاتی یەکەم پێش خوێندنی فاتیحە و دوای تەکبیرەی ئیحرام 7 تەکبیرات الله ئەکبەر دەکرێ و لە ڕکاتی دووەم 5 تەکبیرات دەکرێ و هیچ زیکرێ لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم نەهاتووە کە لە نێوان تەکبیراتەکان خوێندبێتی. ئادابەکانی ڕۆشتن بۆ نوێژی جەژن. خۆشۆردن غوسل لە ئیبن عومەرەوە ڕەزای خوای لێبێت ڕیوایەت کراوە کە خۆی شۆردووە. پێش دەرچوون بۆ نوێژ خورما خواردن سونەتە ئەگەر دەست نەکەوت هەر شتێکی تر بێ وەکو ئاو. تەکبیراتکردن تا کاتی نوێژەکە وەک پێشتر باسمان کرد، خۆڕازاندنەوە و جوان و تازە پۆشین. پیرۆزبایی لێکردن بە هەر شێوەیە کە عورفە لەناو کۆمەلگای تێدا دانیشتووی، باشترینیان دوعای خێرکردنە بۆ یەکتری وەک تەقبەل الله منا ومنکم، ڕێگاگۆڕین لە ڕۆشتن و هاتنەوە. بەردەوام بوون. ئەوە جەژن هات و ڕەمەزان کۆتایی هات و دەرگاکانی دۆزەخ کرانەوە و شەیتانەکان بەڕەڵا کران. تۆ ئەتەوێ بەردەوام بی یا ئەوەی کردوتە هەڵی وەشێنیتەوە؟ خوای پەروەردگار بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ واعبد ربك حتى يأتيك اليقين. یەقین لێرە یانی مردن. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمانەکەی خودای جێبەجێ کرد تاوەکو یەقینی بۆ هات و گەڕایەوە لای پەروەردگاری. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەگەر یەکێ لە ئێوە مرد کردەوەکانی ئەپچڕێ، کەواتە پشودان لە عیبادەت و خواپەرستی نییە و ئەبێ بەردەوام بی تاوەکو مردن. لەناو خۆماندا وتەیە باوە کە دەڵێ ئەو خوایە لە ڕەمەزان دەیپەرستی هەر ئەو خوایەیە کە لە پاش ڕەمەزانیش دەبێ بیپەرستی. بۆیە بە خێرایی و پوختی سەرنج ڕاکێشم بۆ چەندکردەوەیەکی ئاسان بۆ ئەوەی لە دوای ڕەمەزانیش بەردەوام ببی لە عیبادەت و خواپەرستی. لە ڕۆژوگرتن 6 ڕۆژ لە مانگی شەوال بگری 6 وەک ئەوە وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بی. 3 ڕۆژ لە مانگێ بگری وەک ئەوە وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بی، چونکە چاکە یەک بەدەیە. ڕۆژووی ڕۆژی عەرەفە نۆمینەی حاجیان بگری ئەبێتە کەفارەتی تاوانە بچووکەکانی 2 ساڵ. ڕۆژووی ڕۆژی عاشورە دەی محەرەم بگری ئەبێتە کەفارەتی تاوانە بچووکەکانی ساڵێکی پێشخۆی. 1 ڕۆژ بەتەنیا بگری خوددا 70 ساڵ ڕوخسارت لە ئاگر دوور دەخاتەوە. نوێژی جەماعەت لە مزگەوت. لەسەر نوێژی جەماعەت و ڕۆشتن بۆ مزگەوت پاداشتی زۆر باسکراوە، بەڵام لە هەمووی گەورەتر ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ بە دەستنوێژەوە لە ماڵ دەرچێ بۆ نوێژێکی فەرز پاداشتەکەی وەک پاداشتی حاجیەکە لە ئیحرامدا بێت. ڕامێنە لەو پاداشتە گەورەیە کە تۆ دەتوانی لە شەو ڕۆژێکدا 5 جار بەدەستی بێنی. ئەوجا چەندین پاداشتی دیکە لە ئەنجامدانی نوێژی جەماعەت دەست دەکەوێ، هەر لەوەی بەڕێگاوە هەنگاوێ پاداشت بۆ دەنووسرێ و هەنگاوەکەی تر تاوانت دەسڕێتەوە. نوێژی جەماعەت 28 پلە بەرزترە بەسەر نوێژی تاکەوە، ئەوجا پاداشتی ڕێزی یەکەمیش. قورئان خوێندن. سەرڕای ئەوەی واجبە و مافێکی قورئانە بەسەرمانەوە کە بیخوێنینەوە و دەوری بکەینەوە، ئەوە پاداشتی زۆریش بۆ خوێندنەری قورئان هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ باشترینتان ئەوانن قورئان فێر دەبن و خەڵکیش فێر دەکەن، و هەروەها ئەفەرمێ هیچ دەسەیەک کۆ نابنەوە لە ماڵێک لە ماڵەکانی خوددا قورئانەکەی بخوێنن و لە نێوان خۆیاندا دەوری بکەنەوە ئیلا ئارامی دەدەبەزێتە سەریان و ڕەحمەت دایان دەپۆشێ و فریشتەکان دەوریان لێ دەدەن و خوددا لای فریشتە نزیکەکانی باسییان دەکات. جار چ پاداشتێ لەوە گەورەترە خوددا باست بکە. زیکرکردن. لە باسی فەزڵەکانی زیکرکردن پێویستەکە کتێبێکی سەربەخۆ بنووسین، بەڵام تەنیا یەک بیرخستنەوەی گەورەی بیر خۆمان دەخینەوە، ئەویش
خوای پەروەردگار بەو گەورەی و بێمنەتی خۆیەوە ئەفەرمێ فەئەذکورونی ئەذکورکم یادم بکەن یادتان دەکەم باسم بکەن باستان دەکەم چ مژدەیەک لەوە گەورەترە. شەو نوێژ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ باشترین نوێژ لە دوای نوێژە فەرزەکان شەو نوێژە. برما ساڵی 1434 کۆچی کتێبێکم ئەخوێندەوە لەسەر مامەڵەی ڕۆژانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نووسەر لە باسی شەو نوێژ نووسی بووی ئەگەر بە یەک ڕکاتیش بووە خۆت لە کاروانی شەو نوێژان دوا مەخە. وا 10 ساڵە زیاترە کاریگەری ئەو وتێ لەسەرمە و بەدەگمەن نەبێ نەمهێشتووە یەک شەو نوێژم بچێ. بەخشین سەبارەت بە بەخشین دیسانەوە ئایەت و فەرموودە زۆر هاتووە لەسەر فەزڵەکانی بەڵام تەنیا یەک ئایەت باسەکەین. خوای پەروەردگار ئەفەرموێ وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول ربي لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. خۆزگە خواستن لەسەر مەرگ و گەڕانەوە و داوای مۆڵەت کردن تەنیا بۆ یەک شت ئەویش بەخشین. دەبێ بەخشین چەند گەورە بێ وا مرۆڤ لەسەر مەرگ داوای مۆڵەتی بۆ دەکات.